لەبەرەوە زۆر مهمە کە ئینسان لەمە هەست پێ بکە خی پەروەردگارەمەی بۆ دروست کردووە ئەمەی بۆ شێوەیە هێناوەتە دی ئێمەش چۆن بتوانین جارێکی تر ئەم ئیسلامە بێنینەوە پێشەوە کە دین و دەوڵەتە عیبادەت و سیاسەتە کۆمەڵایەتیە هاوسەرگیری و تەلاق و میرات و کڕین و فرۆشتن و سەودا مامەلەی بازار و هاتوچۆکردنی خەڵک و تێکچوون و ئاشتبوونەوەیان و ئەم هەموو کاروبارانی کە لەناو حاڵەتی کۆمەڵایەتیە لەگەڵ خزمانە لەگەڵ کە سوکارە لەگەڵ براوسەکانە هەمووی ڕێک دروستەکرد چۆن دێنەوە سەرەوەی ئاشت ببنەوە چۆنەوەی دێن جەژنانە و ئەو عرفە جوانانەش ئەو دابوونەریتە جوانش کە خەڵک لە جەژنەکانە هاتوچۆ یەکتریە کات و گردنازایی یەکتری و ئەگەر ساڵەکەش ڕۆکان لە یەکتری بێ لە جەژنە گردنازاییەکەن بەڵام ئەم ئەو لەمە بۆ گەنە خەریکە بەجارە هەموو شتێکمان لەدەست دەربێنێ وەکو عەقیدە وەکو عیبادەت وەکو مزگەوتەکان وەکو مەلا وەکو تەوجیه وەکو کتێبی ئیسلامی وەکو هەبوونی کۆمەڵگەیەکی موسڵمان وەکو دابوونەریت وەکو ناومان زۆر حاقیدانە کەوتۆتە سەر ناوگۆڕینی ئەوە مخەڵکە و هەلە کەسەمایەکیش بە دوای نەورۆزەکە بە دوای گەردەڵیەکە بە دوای خۆفرۆشتنەکە بە دوای دۆڕاندنێکی قەرەتەپە و کەرکووکە بە دوای نەمانی ئابڕوو بە دوای بێکەرامەتیەکە فشبوونەوەی کوردایەتی فشەڵ پێهێنانی هەموو سیاسەتێک سنر پاراستن بۆ داگیرکەرانی کوردستان دروست نەکردنی هەرێمێک دروست نەکردنی یاسا و ڕێسایەک پەرلەمانێکی قوت کردوتەوە پەرلەمانێکی بێقەدر پەرلەمانێک کە ڕێزی لێ ناگرێت تەنانەت خۆشیان مەکتەبی سیاسی هەموو شتێکی بڕیارداوە لەولا خێزان هەڵەوەشێتەوە بە قسەی حزب لە کاتێک ئەمانە هەمووی ئازادی خەڵکن هەموو شتێک گیراوە لەبەرەوە سەیریکەن ئیسلام چەند مهمە ئەم کۆمەڵایەتیە کە یاسا ناتوانێت هەمیشە بە دوای کۆمەڵایەتی خەڵکەوە بێ ئەمە هەموو لە ئەوروپاژین سەیرەکەن ئەم ئەوروپایە بەم هەموو قانونەوە بەم هەموو پۆلیسە بەم هەموو ئەجهزەی تەکنۆلۆژیەوە ناتوانێت زەبط و ڕەبطی ئەو خەڵکە بکات تەسەوور پێرار لە لەندەن ئەو شوێنەی کە کار تەکڕی لێی سواری ئەندەرگراونە بێ قەتاری ژێرزەمین مخابراتی بەریتانی 2 ملیۆن کارت لەو خەتەڕەشەی کتایەتی و ئەلکترۆنەی خوێنێت ئەلکترۆنیە دەفگا ئەلکترۆنیەکە تۆ بۆ نمونە لە زۆنی یەکەچی بۆ زۆنی دوو سوار بوویت و ئەو کارتە ئەهێنی بە مەکینەیەکە دەستگایەکی بچووکە لەژێر ئەو خەتەڕەشەیە دەستگایەکی تەجەسوسیان لێدانا بوو 2 ملیۆن دانە ڕۆژی یەکەم تەوزیع بوو مخابرات بە دوای ئەو 2 ملیۆن کەسەوە بووە زانیوەتی بۆ کوێ چوون لەکوێ سوار بوون لەکوێ دابەزیون دەتوانی لە هەموو شوێنەکە بیان دۆزێتەوە ڕستیان بوو چ پێویست بەم هەموو مراقەبەکردنی ئەڵەی دەستگایەکی پۆلیسی تۆ ئێستا لە بازە شوێنی ئەم وڵاتە ئەوروپیانە کە نزیکی هەندێک شوێنەبییتەوە ئەوەندە ئەجهیزە لێ ئەیبینی ئەوەندە ئەشیعە لێدرێ تۆ هەست پێکەی ئەڵەی چوویتە ناو مخابراتی وڵاتانی دواکەوتی وەکو لای بەعس و لای حسنی مبارەک و لای قەزافی و لای ئەوانە لە کاتێک وڵاتێکی ئەوروپیە و حڕیەتی ئینسانە و ئازادی و بەڵام ئەو هەموو ئڕهابە ئەمنیەشی لەسەر ئەگەر ڕقابە ئیمانیەکە لە دڵ و دەرونا بوو ئەگەر ئەم کۆمەڵگەیەک توانی خۆی خەڵکەکە ئاوە پەروەر دەکات لە خێزانە گەورە ببێت لە خێزانە ماف و ئەرک و دەسەڵاتەکانی خۆی فێر ببێت کە هاتە دەرەوەش ڕێزی دراوسەی گرت و هی کەسوکار وی گەورەی گرت و يعني پیغمبر علیه الصلاة والسلام فرمى ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا او کەسەی کە ڕێزی گەورە ناگرێ یا بەزەی بە بچووکاناتۆ لە ئێمەنی مەشهورە لەوەی کە عەلی کوڕی ئەبی طالب ڕەزای خوای لێ بێت بەیانی زوو هات بۆ نوێژی جەماعەت کابرایکی پیر لە پێشیەوە ڕۆیشت نەیویست پێشی کرد احتراما بۆ ڕیشەسپی کەوێتی و احترام بۆ پیرەتی هەر بە هێواشی لە دوای ڕۆیشت و تا سەیری کرد نەڕۆی بۆ مزگەوت کابرا ڕۆی جوولەکە دەرچوو چۆ ژوورە نوێژەکەی دابست دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نوێژ بۆ فەرمووی ئەوە چێ بوو ئەو کاتە کە هاتە ژوورەوە لە فڵان وەخت عەلی کوڕی ئەبی طالب فەرمووی من بووم فەرمووی ئەی بۆ تاخیر بوو فەرمووی پیرێک لە پێشمەوە ڕێی نەمیست پێشی کەون لەبەر خاتری ڕیشەسپیەکەی و تەمەنەکەی بەڵام دوایش نەهاتە ژوورە جوولەکە دەرچوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی جوبرائیل دەستی لەسەر پشتم دانا بۆی بوەستم هەتا تۆ فریای ڕکوعەکەشی ئەکەوی احتراما بە ئەو ئادابێک ئەو گرتێت سەیری ئەو ئاداب و دابوونەریتە ڕیشتپیەکە پێشی ناکەی ئەنجا سەیری کە لە کۆمەڵگەیەکە تۆ ئەمە دامەزرێنی
کۆمەڵگەیەک هەموو بە بەزەیی بە ڕەفتاری جوان بە قسەی جوان ڕێزی دایک و باوەک ئەم گەنجە ئەم پیاوە بزانێت کە ڕێزی دایکی چەند گەورەیە ڕێزی خەسووی چەند گەورەیە ڕێزی خزمەکانی چەند گەورن ئەنجا سەردانی خزانانیان چ مشتەمەیەک دروست دەکەیت ئەنجا لەسەر ئەمەشەوە حکمی شریعت دێ حەڵاڵ و حرام دێ یاسا دێ قەزاوەت دێ قانون دێ ئەمانە شەمووی دیسان حکومەکە و یارمەتی دەرەبێت لەبەرەوە هەوڵ بدەینەوە چۆن کۆنتترۆلی کۆمەڵایەتی خۆمان وەلەو لە ڕێ ئەم پاڵتۆکەشە بێتتر بناسێنینەوە بۆ ئەوەی ئەوانەیەمان کە لە یەکەوە نزیکین دیکەینە ممارەسەی چ ڕۆژانە جار بۆ جار محاولە بکەین لە کاریگەری ئاڕاستەی ئەم کۆمەڵگە غەربیە بترازێنەوە بینەوە بۆ سەر ڕەفتاری کۆنتترۆلی کۆمەڵایەتەکەی خۆمان وەکو تاک وەکو کۆ هاتوچۆکردنمان ڕەفتار و ڕەوشتمان دابوونەریتمان خێزانەکانمان ناومان لە ناو خێزانەکانە چەند گەورە بکەینەوە خوای گەورەش یارمەتی دەری هەمومان بێ بە پارسەنگ پەروەردە ببین بواکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.